ئەم حاڵەتە پێوترێ گەشکە یاخود سەرە. نیشانەکانی کەسەکە پێش توشبوونی بە حاڵەتەکە هەست بە تەزویەکەکە بە لەشی دادێت و پاشان بەرچاوی تاریکە بێت و خەریکە ئەکەوێت بەلایە و جوڵەیەکی نائاسایی لە جەستەیە ڕوەدات. پێویستە پێشکەوتنی کەسەکە ئێمە کەسەکە سەپۆرت بکەین و بیگرین تاوەکو لە کاتی کەوتنیا سەری بەر شوێنێکی تیژ نەکەوێت و تووشی برینداری نەبێت و ئەو مەترسیانەی کە لە چواردەوری کەسەکەیە دووری خەینەوە وەکو کورسیەکە یاخود نوکێکی تیژە. پاشان کەسەکە لەسەر پشت دانین و بە هیچ شێوازێک کەسەکە ناگرین تاوەکو نۆبەی گەشتەکەی تەواو بێت. ئەگەر هاتوو سەرینێک یاخود جلێکی کەسەکە هەبوو لەو شوێنە ئەیخینە ژێر سەری کەسەکە بۆی لە کاتی جوڵە نەئاسایەکەیە سەری بریندار نەبێت و ئەگەر هاتوو جلوبەرگێکی تەسکی لە بەرابوو وەکو بۆین باخێک یاخود کراسێکی داخرا بوو ئەوە ئەیکەینەوە تاوەکو شێوازی هەناسەدانی ئاسایی بێت و هەناسەی زیاتر بۆ بدرێت. گرنگترین خاڵ ئەوەیە لە چواردەوری کەسەکە قەرەباڵغی دروست نەکەین و شپرزەیی بۆ خۆمان و بۆ نەخۆشەکەش دروست نەکەین. پاشان نەگەر هاتوو ئەم گەشتکەیە بەردەوامی هەبوو زیاتر لە 5 قولاک ئەوە پێویستەکە دەست بەجێ تیمی ئەمبولانس ئاگادارکەیتەوە لە کاتی دروستبوونی گەشتەکەیە بە هیچ شێوازێک نابێ هەوڵبین ئاو یاخود هیچ خۆراکێک یاخود هیچ شلەمەنیەک بینێت کەسی بەرکەوتە کە تووشی گەشتکە بۆ بەمەبەستی بە هۆشهاتنەوەی یاخود وابزانین کەسەکە مردووە و دەستکەین بە شێلانی دووسیەکان کە CPR ناسراوە. بۆ هیوایین کە هەمووتان ساغ و سەلامەت و تەندروست بن.